گەلی کورد هەر کاتێ داوای مافی خۆی کردبێ ویستوێتی یەکسانی نەتەوەیی لەگەڵ نەتەوەکانی کە بەدەستبێنێ دژمنەکانی بە شێوازی جیاجیا لێیان داوە بە شێوازی سەربازی بە شێوازی ئەمنی بەڵام کە نانتوانی شۆڕشی پارتی کرێکارانی کوردستان لە باکووری کوردستان سەرکوت بکەن و کۆتایی پێبێنن پەنایان بردە بەر سیاسەتێکی تر بەر پیلانگێڕی نێودەوڵەتی میتی تورکیا سیای ئەمریکی لەگەڵ مخابراتی ئیسرائیلی و هەندێک لە وڵاتی تر فشاریان قسە سەر سووریا بۆ ئەوی بەڕێز عەبدوڵڵاوجان لە سووریا دەربکرێت یا تەسلیم بکرێتەوە سووریا دەری کرد 4-5 مانگ چوو ئەوروپای مافی مرۆڤ و ئازادی و کۆمەڵەیە شتی بریقەدایی لەو شێوەیە هیچ وڵاتیەک نەیتوانی لە خۆی بگرێ ئەوە بوو نردیانە سەفارەتی یۆنان لە کینیا لە نایرۆبی پایتەختی کینیا تا لە 15 دوی 99 فەرمانیان بە میتی تورکیا کرد کە دەستگیری بکەن و بیبنەوە تورکیا و زیندانی بکەن طبعا لەوێ سەرەتا حکمی عدامیان بەسەرادا دواتر لە ژێر فشاری کۆمەڵگای نێودەوڵەتی و مافی مرۆڤ و مەحکەمەی ئەوروپی ئەوانە بۆی تورکیا لە یەکێتی ئەوروپا قوبوڵکەن حکمی عدامەکان گۆڕی بە زیندانی هەتایی ئامانج لە دەستگیریکردنی بەڕێز عەبدوڵڵاوجان ئەوە بوو کە شۆڕشی گەلی کورد لە باکووری کوردستان کۆتایی پێبهێنن لە ڕابردووە وا بوو کە سەرکردەکە گیراوە یاوازی لە خەبات هێناوە یا شەهید بووە یا ئەعدام کراوە تا کۆتایی شۆڕشەکە کۆتایی پێاتەوە بەڵام ئەم جارە وانە بوو ئەم جارە چووکە بەڕێز عەبدوڵڵاوجان کابرایەکی سیاسیەکی ئاسایی نەبوو مفەکرێکە سیاسیەکە پێشەوەی بگیرێت چەندان خەڵکی پەروەردە کرد و بە ڕاوبۆچوونەکانی خۆی ینی ئەفکارەکانی خۆی نشتی نوێن تایبەتن بە ئەم سەردەمەوە لە کوردستان و لە ڕژڵاتی ناوەڕاستە لەبەرەوە قوتابیەکانی ئۆجالان خاوەنداریەتێکی باشیان لێکرد بە شێوازی جیاجیا ینی ئەو کەسانەی کە خۆیان سووتان لە پێناوی ئازادی ئۆجالانە ئەو کەسانەی کە چوونە سەر سەفارەتی یۆنان و ئیسرائیل لە ئەوروپا ئەوانە هەموو گیانی خۆیان بەخشی لە پێناوی ئازادی ئۆجالانە ئەمە ئەو فشارە وایە کرد کە یەکێتی ئەوروپاش هەندێک هەڵوێستی هەبێ ئەمریکاش هەڵوێستی هەبێ ڕێگری بکەن لە ئادامکردنی بەڕێز عەبدوڵڵاوجان لەو کاتەوە لە زیندانە ماوەتەوە ئامان جیانەوەیە کە گەل و گەلیلا و عەبدوڵڵاوجان لە یەکتریدا ببڕێن بەڵام نەیانتوانی بەڕێز عەبدوڵڵاوجان لە ڕێگەی کتێبەکانیەوە لە ڕێگەی نامەکانیەوە لە ڕێگەی دیدارەکانی لەگەڵ پارێزەرەکانی ئەتوانم بڵێم توانیوێتی لەوێ لە ئیمرالی سەرکردایەتی تێکۆشانی گەلی کورد بکە بە شێوەیەک تەنیا نەبێتە جێی سەرنجی بیر و باوەڕەکانی تەنیا نەبنە جێی سەرنجی گەلی کورد و گەریلاکان و پارتی کرێکارانی کوردستان بەڵکو هەموو نەتەوەکانی تر ئێستا گرنگی بە بیر و بۆچوونەکانی ئەدەن و ئەو توانی شۆڕژ لە کوردستانە بەرەو پێشەوە بات لە تورکیا بەرەو پێشەوەی بات یەکێ لە دەستکەوتەکانی بیری عەبدوڵڵاوجان ڕۆژاوای کوردستان و باکووری سووریایە کە لە ڕێگەی سیستەمی کۆنفیدراڵی دیموکراتیەوە لە ماوەی چەند ساڵێکە تێکۆشانێکی وایان بەڕێوە برد هەم دژی تیرۆڕوەستانەوە کاریگەریان زۆر بوو لەسەر کۆتایی پێهێنانی داعش هەم ئیدارەیەکی وایان دروست کردووە کە هەموو پێگاتەکان بە ژن و بە پیاوە بە کورد و بە عەرەب و بە ئەرمەن و چەرکەس و پێگاتەکانی ترەوە مەسیحی و شیعە و سوننەوە لە چوارچێوەی ئەو ئیدارەیە بە شێوەیەکی خۆشگوزەران و ئازادی و بە متمانە بە یەکتر بوون بژین ئەمە جێی سەرنجی خەڵبوو لە لایەکی کەشەوە ئەو شتە نوێیانەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە کە جێبەجێکردنی فکری بەڕێز ئۆجالانە جێی سەرنجی هەموو دنیاە هەموو دنیا پشتیوانیەکەن ئێستا دوێنێ کە ترامپ بڕیاری پاشەکشەی دا و تورکیا ژووتی هێرشەکەم سیر کە دنیا مشڵقاوە ئەمریکا رووسیا ئەوروپا فەڕەنسا ئەڵمانیا ئێران شوێنەکانی کەکەوا بوو ئەتوانین بڵێن بیر و بۆچوونەکانی بەڕێز عەبدوڵڵاوجان دوای 3 ساڵ مانەوەی لە زیندان بە زیندوی ئەژین لە ناو خەڵکە و لە هەندێک شوێن بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا بۆتە هێزێکی سیاسی کۆمەڵایەتی نوێ کە جێی سەرنجی هەموو جیهانە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دڵنیاییەوە بەڵام گەلە کۆمە بەردەوامە لەسەر گەلی کورد هەبووە و هەشە و دەژبێت بەڵام کورد دەبێ خۆی بەهێزکە بۆی دەرەقەتی ئەو گەلە کۆمەکەیە بێ
بۆی نەتوانێت بڕیارەکانی بەسەریا جێبەجێ بکرێت. بۆ نمونە ینی دوێنێ کە تورکیا ئەڵێتر هێرشەکەم و ئەمریکا ئاڵەیە تورکیا هێرشە کاتوانە، بەڵام با بڵێن ئەنجومەنەکانی خۆراوای کوردستان و هەسەدە بە شێوازی جیاواز دەستیانە بە خەبات کرد. خەباتی دیبلۆماسی، خەباتی جەماوەری، ئامادەکاری بۆ بەرپەرشدانەوەی هێزەکانی تورکیا، ئەمە وای نیشاندا کە ئەوانە هێزێکی بێ ئیرادە نین. مەسەڵەن ئێمە لە مێژووی کووردا بینین کە وڵاتی گوتێتی تر من یارمەتی تۆ نادەم ئەی شۆڕشی کوردی یەکسەر کۆتاییان بە خەبات دێناوە. بەڵام ئەمان دوێنێ کە ترامپ گوتی من حەقم نییە، ینی تقریبەن ئەڵێ وەکو 75 چۆن ئێران وتی بە شۆڕشی ئەیلول تەواو، ترامپیش دوێنێ وتی تەواو، بەڵام ئەمان تەسلیم نەبوون. هەموو جۆرە خەباتێکیان دەست پێ کرد کە خەباتیان دەست پێ کرد بوونەتە هێزێک ئێستا خەریکە، ینی لە دوێنێ ئێوارەوە ئێتر خاڵە لاوازەکە ئەکەوێتە ساحەی تورکیاوە. مەسەڵەن کۆنگرێسی ئەمریکی بڕیارێکەدا ئەگەر تورکیا هێرش بکاتە سەر ڕۆژاوای کوردستان و سزایە دەین، یەکێتی ئەوروپا ئەڵێ نابێ ئەوە بکرێ، فەڕەنسا بە هەمان شێوە، ئێران دژێتی تا کۆتایی. یعنی ترامپ بۆ خۆی وەکو پەشیمان بوونەوەی گەڵێ هەر شتێکی وا بکە کە ئێمە لێ ناڕازی بین، ئابووری تورکیا بەناو عەرزا بین. مەسەن دوێنێ لیرەی تورکی دیسان هینێکی کەی بەخۆیەوە بینەوە. معنای چییە؟ معنای ئەوەیە ئەفکارەکانی ئەوجاران ئینسانی بە ئیرادە کردووە، ئینسانی فێری توکۆشان کردووە، ئینسانی وا لێ کردووە کە ینی چاوی بەرچاوی ڕوون بێ، بە هیوا بێ، بێئومێد نەبێ، ڕەشبین نەبێ، گەشبین بێ بۆ ئایندە. لەبەرەوە لەم بۆنەیەدا هەم ئەو گەلە کۆمەکێنێ دەوڵەتی و دەستگیرکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان شەرمەزارەکەم، هەم داوا لە خەڵکەکەم ڕاوبۆچوونەکانی بخوێننەوە، هەم هەوڵی ئەوە بدەین بە هەموو لایەکمان بۆی کۆتایی بە زیندانیکردنی بهێنرێ و ئازاد بکرێ و بۆ ئەوی بەشداری بکات لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئەمڕۆ کوردستان و تورکیا و وڵاتەکانی تری سێریکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بورکانێکی گەورەیە، لە کێشەیەکی گەورەیە، لە مەغریب بۆ سێری کە تا ئەفغانستان تا پاکستان تا شوێنەکانی کە خاوەنی کێشەی گەورەی پێویستمان بە خەڵکی وا هەیە کە بتوانێت ئەم کێشانە چارەسەرکە. بەڕێی من عەبدوڵڵا ئۆجەلان یەکێک لەو کەسانەیە کە ئەتوانێت لەم مەسەلانە ڕۆڵی هەبێت.